هەستا ئێوە بیباتەوە ئێوەم جۆ خۆشەمان لێ تێک بە وەرە پیا و ڕەفیقی وایە بێ چارێکەم ێسەوە بەرامە کاکە ناهێمن دەوێ بیبیتەوە قوربانتە بمێسە بۆ چوە ئەو کچە گەیان وستەیەمەوە چاڕێم باشە بڕۆ زووی بێنەوە ها ئەو سیارە بۆ ئیش ناکە جایمە تو زانی خۆسەداری خۆسەداری باوکم نییە دابەزە دادەگەن سیارەکە ئیش ناکە خوا گەورەیە